ئەو بیرۆکەی گۆرەوی کە چەند ساڵێک لەمە پێشە کە زۆرم حەز لێ بوو سەری لە تەلەڤیزۆن دەمبینی بەڵام شتێکی قورس بوو لە دوکانەکانیان لە شوێنەکان دەست کە هەروەها خەڵکیش زۆر کەمی بەکاری دێنە. ئیتر ئەوە بوو لە ڕێی برادرەوە یان لە لەنگە کە دەمدۆزیەوە دەمکڕی و بڕواناکەم برادێکم هەبوو بێت منی ناسی بێت و گۆرەکانی منی بینی بێ گاڵتەی پێ نەکرد بێتم. چکەم خۆم زۆرم حەز لە گۆرەی ڕەنگا و ڕەنگە بۆیە ئەو بیرۆکەی ژوا دەستی پێکرد یانی تەنانەت باوکیشم کە دەچین بۆ میوانی نێهێشت ئەوت تۆ سێری گۆرەکان مێ کرد ئەوە ڕەش بووە یان ڕەنگێکی تر ئەنجا ئەدەڕۆیشتین بۆ ماڵە وەکو مەفرەزەیەک بوو بەسەرمەوە. ئیتر ئەو بوو ئەو بیرۆکە ڕۆژێکیان لە ماڵەوە بووم سێری قاچی خۆم کرد گۆری ڕەنگا و ڕەنگ لە پیاوتم باشە بۆ من براندێکی خۆم دارانێم. ئیتر ئەوە بوو وزەیەکی ئەرێنی لە ناخمەوە یعنی زۆر هاوکاری کردم و دوودڵیش بووم چکە شتێکی تازەیە لە چەند برادێکم پرسی بە تایبەت ئەوانەی کە من ناناسن یان نازان بۆ منە تەبیعەتی من چۆنە پرسیارم کردن کە ئایا بۆ منە شتێکی وا بکەم چۆن نییە ئیتر هەبوو بەدڵی نەبوو هەبوو پێی جوان بوو هەبوو پێی خۆش بوو تر خۆشبەختانە دەستمان پێ کرد. بیرۆکەکە ئەوەی من کە بەکاری دێنم ئەو قوماشە پێی دەوترێ خوری زیرەک. ئەو جۆرە قوماشە لەگەڵ دەرەجەی گەرمی ئەو قوماشە لەگەڵ ئیپێکەتا دەگۆڕێ واتە دەتوانی چیتە سەر شاخ پێی و دەتوانین ڕۆژانی هاوینی ئاسایی بەکاری بێنی چونکە چواروەرزەیە ئەوەش جیای دەکاتەوە و لە 100% نایلۆن یان پۆیلستەر هەر قوماشێکی تری تێدایە 100% قوماشەکەی بە پاکی واتە هیچ شتێکی تری تێدا نیە. ئەوەی کە زۆرم بەدڵە توانیمان کللتوری کوردی تێکەڵ بە گۆرەیەکان بکەین واتە وێنەیەک یان شتێک کە تایبەت بە خۆمانە لە تێکەڵی کەین لەگەڵ گۆرەویدا هەر دیزاینێک ڕسمێک هەر کەسێک کە هەیەی من دەتوانم بۆی بکەم بە گۆرەوی. من نامۆ ڕەسوڵ خاوەنی بیرۆکەی نامۆ سۆکس.